لە پێش ئاوابوونی خۆری سلێمانی سەرکردەیەک و چوار لە هاوڵانی لە چواری ئاداری 2023 لە بازگەی تاسڵوژەی ماڵاوایی هاوڵاتیانی سلێمانی بەڕووی پشدەر و بتوێن و ئەولێر و کەرکووکدا ماڵاواییان لە دۆستان و خۆشەویستان و هاوڵانیان کرد و بەناحەق شەهید کران. مسلمانێکدا هەبێ فەجەزاؤه جەهەنەم. سەرکردە خۆشەویستەکەی کۆمەڵ ئیسلامی مامۆستا عەبدوڵڵای قەسڕێ لەگەڵ چوار لە هاوڵ و پاسەوانەکانی بەناوەکانی توانە سیروان عەبدوجەبار پیرانی و مەلا ئەحمەد دنیا کاتێکەی سەرزەمینیان بەرەو دنیای ئاخیرەت و نەبراوە بچێشت و وەک پەپولە فڕین بەرەو ئاسمانی ئازادی. مامۆستا عەبدوڵڵای قەسڕێ لەگەڵ ئەوەی سەرکردەیەکی کاریگەر و بەتوانە و وورەبەرزی کۆمەڵی ئیسلامی بوو، خاوەنی کەسایەتێکی بەهێزی کۆمەڵایەتی و سیاسی و پیاوێکی سەنگین بوو. ئەوە ژوای کردبوو کە بەرپرسیارەتی مەڵبەندی سنوورێکی بەرفراوانی وەک ڕانەی پێ بسپێردرێت و لە ناو خەڵکی و دەڤەرە و هەموو کوردستاندا خۆشەویست و جێمتمانە بێت. ئەم سەرکردە بە تەقوا و خواناسە هەمیشە لە هەوڵی ئاشتەوایی و چارەسەری کێشەی خەڵکدا بوو. وتارەکانی بووبوونەوە کارێک بۆ گەڕانەوەی خەڵک بەرەو ئیسلام و دامەزراوی زیاتریان لەسەر دینداری و موسڵمانەتی کە ڕەمز و نیشانەی کەسایەتی کوردن. مامۆستا قەسڕێ حافز قورئان بوو، بۆیە پەیامی قورئانی کردبۆ هۆکارێک بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانی خۆی و هەموو کەسانەشی کە لە وتارەکانیدا ئامادە دەبوون یا دواتر گوێیان لێ دەگرتەوە و تا ئێستاش وتارەکانی لە ناو خەڵکیدا ڕۆڵ و کاریگەری ماوە. لە وەسیەتنامەکەشیدا کە لە شەوی 12 لەسەر 13 مانگی 3 ساڵی 2000 نووسیوەتی ئاماژە بە 2 خاڵی گرنگ دەدات. لە یەکەمیاندا گەردنی هەموو کەسێک ئازاد دەکات و داوای گەردن ئازادی و دوعای خێریش لە هەموو لایەک دەکات. ئەوەش چەسپێنەری خەڵکویستی و لە خۆبردووی ئەو سەرکردەیەیە. لە خاڵی دووەمی وەسیەتنامەکەیدا مامۆستا عەبدوڵڵای قەسڕێ داوا لە خێزان و منداڵەکانی و کەسوکاری دەکات لەسەر ئیسلامەتی بژین و بمرن، دنیاش بە گرنگ نەگرن چونکە هەر دەبێت بەجێی بێڵن. کۆمەڵی دادگەری کوردستان کە خاوەنی سەدان شەهیدی وەک مامۆستای عەبدوڵڵای قەسڕێ و هاوڵەکانیەتی درێژە پێدەریە و کاروانەیە کە ئەو شەهیدانە و شەهیدانی دیکەی کوردستان خوێنیان بۆ ڕشتووە و قوربانیان لە پێناودا داوە. ئێستاش کە سوکاری شەهیدان ئارام و ئاسوودەن بەبوونی کۆمەڵی دادگەری لە نێو جەماوەری کوردستاندا کە بوونەتە جێی متمانە و سەرتۆپکی خواست و داواکاریەکانی خەڵک لە کوردستان و عێراقدا. پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری کە یەکێک لە کوڕەکانی مامۆستا عەبدوڵڵای قەسڕێ یەکێکە لەوان بوونەتە ڕەمزی بەرگریکردن لە ماف و ئازادیەکانی خەڵک و درێژە پێدەری پەیامی شەهیدانن کە خەبات و بانگەوازی ئیسلامیە. ئەو چاوەڕوانیشیان لە خەڵک هەیە وەک هەمیشە بە وەفا بن بۆ پەیامی ئیسلامەتی کە دادگەری و خزمەتە بە کۆمەڵگا.